کاک هاوڕێ فەرموو. خی گەورە لە هەموو لایەکتان بێت لەم مەجلیسە جوانە مەجلیسە شایستەیەوەیە کە ئێمەی گەنجان گوێبیستی بەڕێستان بین لە وشە جوانەکانتان لە ئەو وتانەی کێوە باسی لەسەرەکەن. من بەڕاستی دوو جارە بە خزمەت بەڕێستان کەم میوانداری منتان قوبڵ کردووە. زۆر سوپاسانە کە من لە بەریتانیاوە تاوەکو ئەو شوێنەی بەڕێستانی لێن سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە. خی گەورە لە هەموو لایەک خۆش بێ ئیشەڵا قەڵەمی گوناح بێنە بەسەر گوناحی هەموو لایەکمانەوە ئیشەڵا خی گەورەیەش پایدار کات. زۆر سوپاسانە. خی گەورە بتپارێزێت. ئێمەش هەر لە شاری ڕۆشنبیریەوە حتا وەکو ئەگاتە ئەو شوێنەی کە بەڕێستی تایە لە بەریتانیا ڕێز و احتراممان هەیە لەیرەوە بە چەپکە گوڵ بۆ جەنابی دانین بۆ ئەو قسە شیرینانە بۆ ئەو گفتە شیرینانە بۆ ئەو طبیعەتە خۆشە. چەند خۆشە ئینسان ئەوەندە مسەقف بێ، چەند خۆشە ئینسان ئەوەندە گفتی خۆش بێ. واللهی ئێرەیت پێبم ئێرەیەکی حەڵاڵ، یعنی کە خی گەورە ئەو نوتقە جوانەی پێداوی ئەو قسە خۆشانە ئەو قسە شیرینانە خۆزگا 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 هەموو کەسێکی مسلمانەوەی کە ئەڵێ لا إله إلا الله محمد رسول الله ئاوا گفت خۆش بووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئاوا بووە. بۆیە خی تعالی لەبارەیەوە ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم لسورة آل عمران فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەفەرمێ بە ڕەحمەتی خوایە تۆ نەرمونیانی ئاوا نەرمونیانی ئەگەر کەسێکی درژی گرژ بوایی درژی گرژ بوایی دڵڕق بوایی خەڵکت ڕاو بنایە کەس بە دەورتانە ئەمە کەس بە دەورتانە ئەمە. یعنی ئەمڕۆ ڕێک هەندێ مسلمان سبحان الله دوور لە ڕووی ئەوانەی کە لێرن هەندێ مسلمانەیە ڕێک ئەو سیفەتەی لە خۆیان جێبەجێ کردیە فەضە غەلیظ القەلب سبحان الله. بەڵام دڵنەخۆشەکانی ئەم زەمانامی لە دەوری کۆبوونەتەوە. لا حول ولا قوة إلا بالله. خی گەورە بتپارێزە برا شیرینەکەم کاک هاوڕێگیان الله دێ ڕازی بێ. پێ خۆشحاڵ بووم. کوڕی مامۆستایەکم لە شاری سلێمانی خۆشەویست لەو شارە بەڕێزە نەک مەلابێت بڵین مامۆستایە هەر دەرزە خوێنە دەیش دەرزی قورئانە خوێنە بەس مەلانیە بڵین وەکو مەلا. ئیتروا فێری کردوین کە کاتێک چوینە مەجلیسێکەوانێ گوێبیستی وشە جوانەکانی بەڕێستان بین. من دەستخۆشیمێ بۆەوەی خوار خۆشمەوە داوای لێبرنەکەم کاڵم خوار خۆمەوە. زۆر سپاس یەکەم کەسایەتیەکان هەمووی جوانن هەمووی بەڕێزن. چای یەک بێکتان ماجەکەم خی گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ لە ئێوەی بەڕێز و لەوەی کە گوێبیستی دەنگی شوانە لە هەموو لای خۆش بێ ئینشەڵڵا. خی گەورە پاداشتی خێرت باتەوە ئینشەڵڵا. الله بێ ڕازی بێ. الله بتپارێز. ئەزانی کاکە هاوڕێ سەلام عەلەیکوم. سەلام و ڕەحمەتوڵڵاه و بەرەکاتوه. ئەزانی تۆ گەورەترین نیعمەتی کە خی گەورە بە باوکتی داوە؟ قوربانت بم چاو ماچەکەم. ئەزانی تۆ گەورەترین کۆمپانیای کە خی گەورە بە باوکی داوە تیجارەتەن لەن تەبور. ئەزانی تۆ هەر قسێکی خێر بکەی باوکرد لەو باڵانتی خێرەکەی زیاکە. ئەزانی تۆ هەر تەسەڕوفێکی جوان کەی باوکت پێی شانازیەکە. بۆیە ئینسان یەکش زۆر گرنگە پەروەردەی تۆ نیشانەی ڕەوشجوانی باوکت و دایکتە. وەخوای گەورە لە زۆر جالەواتە لە زۆر بەڵا بتپارێزێت لەبەر چاکی دایک و باوکت. خی گەورە لە سوورەی کافە کە باسی دوو هەتیوەکەکە کە ماڵەکان بۆ پارێزێ فەرمێ وەکانە ئەبوهما صالحا. تێگەی وەخوا نەخواستە تۆ ئەگە کەسێکی خراپیش خی گەورە هەر بە دوعای ئەوان ڕێنموویتەکە وە کەسێکی باشیشی هەر بە دوعایەوان تۆ باشی. بۆیە فەزلی دایک و باوکت خەت لەبیر مەکە. و باوکیش ماشەڵڵا کە هەڵگری قورئانە لە دڵیا و لە زمانیا ئیتر ئەوە بەسە بۆی کە بێتە شەفاعەت بووی لە دنیا و لە قیامەتە کە هەم مناڵەکانی باش بێ و هەم مستەقبەلی ئەوش باش بێت. خی گەورە تۆ بە باوک دایکت بێڵێ و ڕەحم بە هەموو لایەکە و مناڵی هەموو کەس ئەوە خی گەورە ئیدایەتی بە. سپاس بۆ وتە جوانەکانە چاوەکانە ماچەکەم دەستەکانە خۆش بێ ئینشەڵڵا. من زۆر سپاسی دوا بەیەکتانەکەم چاوی یەک بەیەکتان ماجەکەم جێگرتانە بم تا دقەی ماڵاوە یەکەین لە یەکتری ئینشەڵڵا. خی گەورە پایدارتان کە خی گەورە دووبارە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ ئینشەڵڵا. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت. زۆر زۆر سپاس بۆ ئەو هەستە ناسکەت. زۆر زۆر سپاس بۆ ئەو گفتە شیرینانەت. خی گەورە بتپارێزێ. زۆر سپاس دەکەین هاوڕێتیت لەلای ئێمە جێی شانازیە. الله سەربەرزت بکات و بتکاتە زوخرێ بۆ دایک و باوکیشت. قوربانت بم چاوتان ماچەکەم. زۆر 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 بەڕێزی.
سەلام وەڵی مامۆستا ئەو ڕۆژێش قسەم لەگەر کردی زۆر خۆشحاڵ بووم لەگەر ئەو برای بەڕێزانەی خۆم قسەی دەکەم کە گوتم پیاوەکەم کە ڕوولارە لەگەر سێ مندارەکەم ئەجە لۆ سبەینێ ئەوەی توی ڕیکۆرد کرابوو کە تە پێش چاوم بە پیاوەکەم گۆ دێگو ئەو جارە ئەگەر قسەت لەگەرکردن دەبی بە تایبەتی سلااو ڕێزی من بە مامۆستای بگەینی بە خانەوادەکەی بگەینن عليك السلام خوای گەورە بتان پارێزێ وڵا ئێمەش زۆر زۆر دڵخۆش بوون لە ماڵەوە خوای گەورە بتان پارێزێ یا ڕەبی زۆر مەمنون مامۆستا ئەجە بە کوڕە گەورەکەم گۆ بە بابیم گۆ یعنی ئەوانیش دایان گۆ لە باتیمە دەبی سەلامی بە مامۆستای بگەینی دەستی ماز دەکەم الله سەربەرستان کە الله لەتان ڕازی بێ الله تەبایی و خۆشەویستی بخاتە نێوانتانەوە دوور لە بەڵا بن دوور لە مشکلە من ئینشاڵڵا مامۆستا ئینشاڵڵا لەگەر هەموو خانەوادەچی زۆر خۆشحاڵ بی مایکەکە دووەگرتین بە خۆتان گەورەنە زۆر مەمنون مامۆستا زۆر بەڕێزن مامۆستا سەینووری ئەم خوشکت لە بیرە مامۆستاگیان سوبحانڵە ئەو شەوەیەکی زۆر بەرەکەت بوو یعنی دەرسی زۆر گەورە بوو بۆ ئێمە لە دوای جنابتان کەسێتر هاتە سەر خەتەکە سبحانڵە ئێمە زۆر ینی لە خەجاڵەتی لای خوای گەورە نیعمەتەکانی بووین یەکێتر هاتە سەر خەتەکە نابینا بوو ئێوە جەماعەت ئێوە نابیست بوون یەکێتر هات بەڵام نابینای چی ماشەڵڵا بەڵام دڵی ڕۆشن دڵی کراوە چاوی دڵی کراوە بوو قورئان حافظ قورئان خوێن ماشەڵڵا وای لێ کردین ئیمانەکەمانی تازە کردووە خوای گەورە ئێوە و ماڵ و مناڵتان بپارێزێ لە دەرد و بەڵا و مصیبەت وتعویزی ئەو دووشتتان بۆ بکە کە نیتانە بەوەی لە ڕۆژی قیامەتە چۆن کەسێک معفوویە لە دوو دەرسە ئەخە مامۆستا جار وایە تەلەبە هەیە کە امتحانەکرێت لە دوو دەرس معفووە بێتتر امتحان ناکرێت ئێوە ئەوانەی کە لە ماڵەوە لە دوانە معفوو بوونە کە گەورەترین شتن ئینسانە خەنە جەهەنەمەوە زمان ئەفەرمێ بە سەحابەیەک فەرمێ ئەمسک عەلەیکە لیسانەک زمانی خۆت بگرە ڕەس الئەمری ئەڵێ پێغەمبەر زمان ئەڵێ زمان نییە خەڵکە خاتە جەهەنەمەوە بەئیزنی خوای گەورە ئەوانەی ئێوە خطوەیەکیان لەوە بڕیە کە بچنە جەهەنەمەوە دووهەم بیستن خوای گەورە فەرمێ ئین السەمع والبەصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا ئێوە دوو بەرپرسیارەتیان لەسەرشان نەماوە هەم سەمع هەم وتنیش خوای گەورە ئەوەگانتر سەرکەوتویان کا و ناجحیان کا و لە بەهەشتا دنیا هیچ نییە دنیا کۆتایی بێ دێ بەڵام قیامەت و بەهەشت حسابە خوای گەورە بیان کاتە ئەهلی بەهەشت و پاداشی خێتە پاداشی توش باتۆ لەسەر ئەوەی کە لەگەڵەوە ناکەی بەڕاستی تۆ سەبر و گرتن تێ لەسەر ئەوەی کە خوای گەورە ئەو تووشی ئەو ابتیلای کردی و لەگەڵە باشترین پاداش پێە هەر ئەمەی تۆ خاتە باشتۆ هەر ئەمەی تۆ بەسە بۆی بخاتە باشتۆ ئامین هەر هەمومان ئەمەی کە تۆ ئەیکەی بۆ ئەوان کافیە بۆ ئەوەی تۆ بخاتە بەهەشتۆ یعنی هیچی تر نەکەی بەس فەرزەکان بکەی هیچ شتێکی تر سنەت و خێر نەکەی بەس ئەوە کافیە کە تۆ بیتە ئەهلی باشت لەبەر تۆ لەگەڵ ئاژی وەخوای گەورە ینی ئیبتیلای گیانی کردووە بەو ئیبتیلایە ئێوە ڕازین بە قەدەری خوای گەورە وخوای گەورەش لەگەڵەوە مژدادا خوای گەورە مژدادا ئەفەرمێ ئین الله مع الصابرین مژدادا والله يحب خوای گەورە صابرەکانی خۆشە تۆ محسنیشی والله يحب المحسنین تۆ هەم صابری هەم محسنیشی خوای گەورە ئەو بەرەکەتە بژێنێ بەسەر ماڵ و مناڵتانە لە بەڵا و مصیبەت بتان پارێزێ ئەمامین لەگەر هەر هەمومان مامۆستا والله ئەجە مامۆستا جارێک خەنم دیت لە خەوێ هێ جارێک کە جەرا دوو سیستەم بوو بۆنم لێ دەدا شوشە بۆنەکەم نەدەستی بوو دەنگە کات گوتی دەزانێ ئەو جیهانە ئیچێ ئەمیش گوتم ئیچەیە گوت ئێستا نازم ئەو دەنگە لە پشت ڕاهات لای ڕاستم گوتی ئەوە یەکجێ خۆشەویستە یەکجێ تو جێ پیاوتە مامۆستا لەگەر یعنی خۆشی و گریانی خۆم لە خەوێ هەستامەوە والله زۆر ڕاستە مامۆستا سامان هیچت هەیە دەر بۆ ئەم خوشکە بەڕێزە سەردان نەخۆشیە بکەی ئەوەندە مەلایکە دوعای خێر بۆگە سەردانی 7,000 مەلایکە ئەوەندە من بۆیە حەدسێ زۆر بەوردین ئایا نەخۆشیە بە خاوەنکەی چۆنە ئەو نەخۆشە مناڵ بێ پێدەسڵات بێ خاوەن پێداویستی تایبەت بێ والله جگەر لەوەی کە ئینسان چاوەکانی لەدەستدا لە دوای ئەو باوەڕێم هیچ ئەجرێ بێتە ئەو ئەجرەی کە ئینسان بتوانێت ئەوە بەرگەی ئەوە بگرێت داواکارم لە پەروەردگار بۆ مامۆستای بەڕێز بۆم خوشکە بەڕێزە ئەجریان لە قیامەتە ڕێکۆکە ئەو خەوێکە بینی بێتی ئینشاءالله هەر هەمومان مامۆستا ئێستا ئەو لای بینگۆ ئەم ڕێک لەو شێوەی دەبینم بزانە ئەتوا بە خۆتان دەرێن یعنی ڕێک هەموو نەوعەک دێتە ناو لای بینمە هەموو نەوعەک لە ناو لای بینگۆ دادەنیشی ئەدیوە ئەو گەورەی هێلۆن گۆژ نییە مامۆستا الله وایە ئینشاءالله مەش دڵمان بۆ خۆشە کافیل اليتیم لەگەڵ پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لە کاتێکە یەتیم هیچ نوقسانێکی نییە جگەلەوەی کەسێکی لەدەستداوە ئەگەر کەسی ئەندامێکی جەستەی لەدەستدا چۆنە
بەری مامۆستا ئاری وەڵام مامۆستا ئاری وەڵا گەچێک دەبی تەمەشای من دەکەن یعنی حتمما دەبی ئەمن بگەینم یعنی بەخۆ دەزانی هەموو کەستەیان ناگا بزەبت قسەکەی تو جوانە بەس یعنی مامۆستا بە ئەمر و ئیرادەی خوا یعنی خوا ئەو خۆشەویستی ئێوانە یعنی هەز دەکەم دقە بە دقە ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات ئەو خۆشەویستی ئێوانە لۆ من نوێ دەبتەوە یعنی هەتا ئێستا ئەمن فکرم لەوەی نەکردی تۆ کە برێم یعنی ئەمنێ ئەوانە لەگە من ینی کەڕولارن و ئەم یعنی هیچی چیز قەت یعنی لە ژیانی خۆم فکرم لەو شتەی نەکردیتەوە ئەمن يا ربي خوي قربتان بعد يا ربي خوي تعالى آمين هرهم ما مصح بخير باتو حاجة عزيز أجر كسيك لا وكو أموابه يعني لا عقلي تويا شون بيري لي كيتو خوتيش خاوني منالي كمنالكتي منالكي توش خاوني بيداويستي تايباتها يعني السلام عليكم ماما سجل. عليكم السلام ورحمة الله. ماشي والله ماما سجل بخوايا قسم من لوتي أو من عالم هي الحمد لله يستخون ببشر زانم. خوالا بانصر أو من عالم أنبو كومل رسك الريليا ما انكر يش لو أنا خوا حاجة شكر ذا قسمت من. الحمد لله. ماما سوالو حاليا نخوش توزي دوام ويا دعاء خير ما ممكن مهم نخوش. واجور الشفاء لبنيري إن شاء الله. الحمد لله زور مرتاحين لي ماما سباورا كي تباوشت هرشنه هلاكي. خوا وكيله وقت جذب هلاكي تكت همي لقل درجة. بخوا أنا قري مارينا هدية إخواننا قري مارينا. أو من نسبين خوشيكي صد لسطة يعني درجينيا. بخوا ماما ساكا هيك أجايل يعني فقط جوي هي يعني دنجش يبت ماما ساكا هل يجري أو بكذيك وسيرتك وكوي بلي إيش باش تكرم خود لطلتنا العرس دايني يا سبحان الله أو من على بس زمان أبو لدايك سيانزر روج نقريا بلام كقريا سيد أنا صال وسكت نبو يا سبحان الله سيد أنا صال وسكت نبو كاتي كيما نوما درجو بحاج كسيك نيويرا بلي مستعدم بخاوان يكم بو مانجا يتر مال يكشك عوابي قرزاري ما تامردن بردي أو مانجو أجروجا لا يوبو هتامردن خون بقرداري زانم خواهی گەورە ئەجروبا داشتەوە بتە پێشی قیامەتێت مامەستا زۆر لەسەر لای بینە لەبەر هەندێک دەرێ بابنەعبار نەبم کاتوانی تکە بگرم چکەم نیشتێکی ئەوهام نییە ڕێزمانەیە بۆ هاوسەرەکەت ڕێزمانەیە بۆ مناڵەکانت چاو مناڵەکان ماچەکانتان ماچ دەکەین بە خۆتان بەڕێزن لەبەر هەندێک ئەمەتان دەکەم بەڕێز مامۆستا گیان ئەمە فەرموودەکەی پێوەزان فەرمێ الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة ئەمەیە ئەم ئافرەتی ئەم دادەیە يعني ئەمە باشترین کە نیعمەت خوای گەورە بیدادێکی ئەمە تایبەتەیە يعني أما باشترين كان نعمة خواي قالوا بداية أمتى والله لو نعمة خوشرنية يعني شيء أجت أو نعمة ما مثلا ثروت وسامان الدنيا هم هي توبيا كسي أو برزنية خدمتك بري خواي قالوا ليك أنك يا ربي خواي قالوا ليك آمين لقرها معايلتي لقرها مخانواتي هذا ما مستدام قرن بالكاتي وين كنا قرن دورة بتفارق خوش كبر آمين لقرها بايك كلمة حاجة زور قصقي زورين ولايمنا كاك حاجی وتی کەسێک مانگێک و 8 ڕۆژ بۆ میوە خاوەن کرد من تا مردن قەرزار ئەوم لە کاتێکا تەنیا مناڵ تۆیە بەڵام مەخلوق ڕەب العالەمینە دایەتێ سەر تۆ لەوچێ 20 ساڵ 30 ساڵ وەکەڵ تۆ بێ پێت وایە تۆ لەخوا بەخشن دەتروی پێت وایە یعنی بەس بیرکەرە لەو قسە کە تاوان کاک حاجی وەک بۆ دڵ کردی تەنیا مانگێک و 8 ڕۆژ ئەم هەموو تەمەنی وە قەرزاری ئەوزایە دەی پەروەردگار ئەو باری داوەدە سەرتا چاوەڕوانی ئەجرێ بکە بغير حساب إن شاء الله تعالى إن شاء الله إن شاء الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. الله كان باش نحوالتان. الله سربلت كبرات كريم يا ربي بخير بي. حتى شلونه؟ واجبو الله قد خير رحمة فيك إن شاء الله باشرين. يا أخوة سلامة بن. بفرمه. ما سنريد شنو؟ والله إن شاء الله باشا أو خليك كومنت كان والله من كومنت داتوا مجبولة. عليكم السلام ورحمة الله وبركاته. يا أخوة بخير وجواب شمراوي وتو مايك قدي شيء حزنك مايك رايك شنو كاين يا أخوة بخير بي كهرت وجه يكسر يا مالين بير ما شيء ولا قرآن خلنا ودنيا خوش ترى يعني بدلي يدرنا شيء بقول قرآن خلنا هو ما مصاب خوش يتر بوني دمي قرآن خلنا بيش من تو جات تو وجه هر كسر تامي خويه تو بوني دمي خود بقرآن خوش يميش فرك لقرآن ولا إني خوي جورا هر دو آيات بيان خوش تو ما مصاب خوي إن شاء الله كم خن فضل خوي جورا أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان بارك الله فيك.